دەمەوێت گفتوگۆی زیاتری ئەم بابەتە بکەم لەگەڵ بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵ کاک شوانم کاتت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەکرێت پێم بڵێ ینی پرسی موچە و داهات چییە لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان، ینی ئەمە بۆ یەکلایی ناکرێتەوە؟ بەڵێ زۆر سپاس. لەو گرافیکا زۆر جوان ڕوونت کردەوە. خۆی لە ڕاستیدا ئەوەی لە قانونی موازنە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم چی لە تعویضاتی ڕاتبی موظفین و چی لە ئەوەی تەقاعد و کەمەندامان نزیکەی 11 تریلیۆن و 576 ملیار شایستەی هەرێمی کوردستان بوو کە ئەمە لە قانونی موازنە دیاری کراوە، یەکلایی کراوەتەوە. پێویست بۆ حکوومەتی فیدرال لە ماوەی ئەو 12 مانگە ئەو مەبلەغەی بناردایە. بەداخەوە 10 تریلیۆن و کەسرێکی ناردووە، نزیکەی 820 ئەوەنە 23 ملیار پێم وایە نەقسی ناردووە. یعنی هەر ئەوەی کە بۆ لە قانونی موازنە هاتبوو ئەوەی بۆ نەناردوین، ڕەغمی ئەوەی کۆمەڵی ڕێکەوتن کراوە لەو 3 مانگەی ڕابردووە. جارێک لە مانگی 8 وەفدی وزاری ئەنجومەنی وزاری حکوومەتی دارایی حکوومەتی فیدرال هاتن بەڕێز دکتۆر فواد حوسێن و طەیب سامی و جەماعەت هاتن ڕێکەوتن کرا کە تا مانگی 12 هەر 3 موچەکە بنێردرێ و حکوومەتی هەرێمیش قایمەکانی ڕێکخا بۆ مانگی 1 ئەوە هەر دوای 15 ڕۆژ پەشیمان بوونەوە و ئیلتیزامیان پێ. باشە کاک شوان، یعنی هەر لە کۆتایی مانگی ڕابردووش لە کۆتا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ینی لەوێش بڕیار نەدرا کە تاواکاری موچەی مانگی 2 و 11 لەگەڵ تەواوی موچەی مانگی 12 بنێرن، ئێخۆ ئەوەشیان نەنارد. بەڵێ جگە لەوەی باسم کرد دوو ڕێکەوتنی تر کرا یان دوو بڕیاری تر درا. بڕیارێکیان ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا مانگانە 761 ملیار بنێرێ بۆ موچەی مانگی 2 و 11 و 12 کەچی بەداخەوە بۆ مانگی 11 760 نار بۆ مانگی 10 ببوورە، بۆ مانگی 11 631 ملیاری نار وەکو جەنابیشی توتت بۆ مانگی 12 441 ملیاری نار کەواتە ئێمە تا بەڵێ تا 9 مانگی ئەم ساڵ کێشەیەک نەبوو. مانگانە بە هەر چۆنێ بێ هەرچەند هەر کێشەیان دروستە کرد بەغدا، وەزارەتی دارایی عێراق کێشەی دروستە کرد، بەڵام تا مانگی 9 موچە بە کاملی درا. دوای ڕێکەوتنەکان کێشە بۆ موچەی مانگی 2 و 11 و 12. باشە کێشەکە چی بوو پاشوان؟ دەکرێت پێم بڵێ هیچ پەیوەندی بەوە هەیە کە نەختینە لە عێراق نەماوە؟ خۆی ئەو خەلەلە هەیە لە ڕاستیە. سویلەی نەقدی بەرپرسانی عێراق بە تایبەتی وەزارەتی دارایی بە ئاشکرا دانی پیانانێن فعلەن لە کاردانەوەی شەقا مەترسن لە دروستبوونی فەوزا لە ڕووی دارایی و مالیەوە لە عێراقا ئەترسن، بەڵام کێشەی سویلەی نەقدی هەیە. بەڵام بابەتەکە من پێم وانییە ئەوە بێ ئەگەر جب بەشێکی کەمی ئەوە بێ بابەتەکە من هەمیشە وتومە ئەو ڕوئیایەکە لە عێراقەوە بەرامبەر هەرێمی کوردستان هەیەە بەڕاستی ئەو هەمیشە لە هەوڵی ئەوان یعنی کێشە بۆ حکوومەتی هەرێم دروستکەن بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروستکەن، هەمیشە لە هەوڵی ئەوان یعنی چ مادە دەستوریەکان چ ئەو ڕێکەوتنانەی کە ئەکرێ پەیوەستە بە یعنی باشبوونی ژیانی خەڵک و باشبوونی پرۆژەکانی ئاوەدانی و پێشکەوتنی هەرێمی کوردستان ئەقڵێتێک لە بەغدا هەیە، ناڵێن هەموو حکومڕان لە بەغدا بە شێوەیەکی گشتی، بەڵام ئەوانەی کە کاریگەریان لەسەر دەسەڵات هەیە لە عێراق کێشە دروستەکەن. زۆر جانم کێشە بۆ هەردوو حکوومەتیشی دروستەکەن، یعنی بەشێکی لێدانە لە خودی محەممەد شیع سوودانی نانەوێ زۆر موفق بێ کێشەی نەبێ کە هەرێم و بەغداد کێشەیان نەبوو بەڕاستی تا ڕادەیەکی زۆر عێراقێکی بێکێشە دروستە بێ. ڕوئیایەکە نایەوێ ئەو عێراقە بێکێشە هەبێ. بابەتەکەی تریشی بەڕاستی ڕەبتی بە کوردبوونەوە هەیە، ڕەبتی بە ڕێگریە لەو پێشکەوتنانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. باشە کاکشوان کە لە کۆتایی مانگی 12 بڕیاریاندا ئەو پارەیە بنێرن، بۆچی لە ساڵی ڕابردوو نەیان نارد خستویانەتە مانگی 1 ئەم ساڵ و تا ئێستاش نەنێردراوە؟ لە 15 ئاخر کۆبوونەوەی وەفدی دانووسانکاری حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال هەبوو لە وەزارەتی دارایی عێراق بەڕێز وەزیری دارایی عێراق خۆی بەڵێنی بە وەفدەکە دابوو کە ئەو کات موچەی مانگی 11 دابەش نەکرابوو
يعني وتبوي يعني ئەوەی کەمیەکەی مانگی یانزە پڕەکەینەوە هیچ کێشە نایڵین و بەڵێنیشی دابوو موچەی مانگی دوانزەش بە کاملی سەرفکە بەداخەوە هیچ لە بەڵێنەکان نەچووە سەر ئەو دوو بەڵێنەی کە بە لە کۆبوونەوەکە بۆ بڕیاریان بەڵێنی داکە هیچ کێشەیەک نێڵێ کێشەکان وەکو خۆی ما باشە ئێستا حکوومەتی عێراق قەڵێ موچەی مانگی 12شمان ناردووە هەرێمی کوردستانیش دەڵێ ئەوەی نێردراوە تەواوکاری موچەی مانگی 11 موچەی مانگی 12 فەرمانبەران چی بەسەردێت چارەنووسی چییە بێت ئەو لە موچەی مانگی 239 ملیار نەقسی ناردووە لە موچەی مانگی 11 369 ملیار نەقسی ناردووە بەس مانگی 11 نزیکەی 600 ملیار نەقسی ناردووە بەس مانگی 11 لەم لایشەوە 441 ملیاری ناردووە بە حساب بۆ ئەو 600 نزیکەی 600 ملیارەی پێ تەواو بکەینی کەمیەکانی مانگی 11 کەچی ئەم 441 ملیارێ کە ناردووە ناوینەوە موچەی مانگی 12 ینی بۆ ئەمە گرفتەکەیە هەر ئەم 441 ملیارە نزیکەی 600 ملیاری نەقسە لەو لاش لە مانگی 11 600 ملیاری تر نەقسی ناردووە ینی بەڕاستی خۆشمارەکان ڕوونن ینی ئەوە بەیاننامەی وەزارەتی دارایی هەیە بەداخەوە هەندێک پەرلەمانتار و حزبی سیاسی مزایەدەچی لە هەرێمی کوردستان لە جیاتی ئەوەی چاوەڕێ بکەن حکوومەتی فیدرال جواب بداتەوە ئەمان کەوتونەتە مزایەدەکردن و جوابدانەوە لە جیاتی بەغداد دێن ڕەقەم ئاڵوێڕەکەن و ڕەقەمەکان بە کەیفی خۆیان داهاتی ناوخۆ زیاد دەکەن و کەمیەکە نەحساب بۆ ئەوەکەن حکوومەت هێرێم مەسرفاتی هەیە وەکو تۆوتت مانگانە 160 ملیار بەس مەسرفاتی ناوخۆیە 6 ملیار بەس بۆ هاوتاکردنی موچەی خانە نشینانە درێ 20 ملیار بۆ وانە بێژان کە بوونەتە گرێبەست مامۆستایانی وانە بێش کە بوونەتە گرێبەست یعنی ئەمە نزیکەی 240 ملیار بەس مەسرفی مانگانەی حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی بۆ ئەم بەڕێزانەی لای خۆمان تەرکیزیان لەسەر ئەوە نییە کە ئێمە 11 تریلیۆن و 572 ملیار شایستەی موچەخۆرانە لە قانونی موازنە ئیقرار کراوە بڕیاری دادگای فیدرالی هەیە کە ئەبێ بدرێ دەستور هەمان شت تەکید دەکاتەوە بۆ تەرکیزیان لەوە نییە حکوومەتی فیدرال بۆ ئەو مەبلەغەی بڕیار درراوە بەگەری قانونی موازنە بۆ ناینێری بۆ دێنەوە تەرکیزیان لەسەر ئەوەیە داهاتی ناوخۆ چەنە و ژمارەکان وانێ ینی کۆمەڵی ژمارە لە یەکە دەن بەغداد بەڕاستی خۆی ئەو جورئەتە ناکاوەکو ئەمانە شەنوکەوی بکات باشە ئێستا چۆندامی پەرلەمانی عێراقی بەمەبەستە پێم بڵێ موچەی مانگی 12 فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئێستا لە ئەستۆی کێیە حکوومەتی عێراقی هەرێمی کوردستان لە ئەستۆی حکوومەتی فیدراڵە نەی ناردووە ئەو موچەی مانگی 11 بە 600 ملیار نەقسەوە ناردووە موچەی مانگی 12 441 ملیاری ناردووە نزیکەی 1 تریلیۆن موچەی فەرمانبەرانە یعنی حکوومەتی هەرێم 599 ملیارە بێ بخاتە سەری نزیکەی 600 ملیاریشی 11 نەقس بووە ئێمە تا مانگی 9 هەرچۆن ببێن موچە بە مەزبوطی هاتووە تا مانگی 9 دراوە لە موچەی مانگی 11 و 12 حکوومەتی عێراق نزیکەی تریلیۆن 200 ملیاری نەناردووە خۆ 3 تریلیۆنی بناردایە لەوانەیە 6 ملیارێکیشی زیاد بووایە بەڵام ئەو تریلیۆن 800 ئەوەنە ملیاری ناردووە کە تریلیۆن نزیکەی 200 ملیاری نەقسە یعنی ڕقەمەکان وازەحن تەنها لەم سێ مانگە لە موچەی هەر سێ مانگەکە لە مەبلەغی هەر سێ مانگەکە 11 و 12 نزیکەی تریلیۆن 167 ملیاری بڕیوە باشە کاکشوان بۆ بە دیاریکراوی ئەو سێ مانگە هێندە کێشەیان بۆ ناردنی موچە دروست کرد لە عێراقەوە وەکو خواستی من وەکو پەرلەمانتار وەکو نوێنەری خەڵک وەکو پەرلەمانتار وەکو نوێنەری خەڵک پێم وایە موچەخۆرانی ئێمە زۆر ماندوون پڕ بە دڵ حەزەکەم نەک موچەی مانگی 12 حەزەکەم موچەیە زیاتریش بدرێتە فەرمانبەران ئەگەر حەزی من بێ بەڵام ئەگەر باز لە واقع بکەین باز لە ڕقەمەکان بکەین ئەوەیە بەغدا بە مەبەست موچەی مانگی 12 فەرمانبەرانی بڕیوە بە مەبەستی چی؟ بە مەبەستی ئەو فشارانەیە ئەو ڕوویایە کەوتم لە بەغا هەیە بەو مەبەستەیە کە دەستور پێشێلەکە 50 مادەی دەستوری تایبەتە بە مافوو ئیستحقاقاتی هەرێمی کوردستان پێشێلیان کردووە ئەو مەبەستەیە کە ئێمە بۆ پێکێنانی ئەم کابینە لەسەر کارنامەیەک ڕێکەوتین لە پەرلەمان دەنگی بۆ درا یەک کۆمەڵخاڵی تیا بوو بە نەهێشتنی کێشەی موچە یاسای نەوت و غاز ڕێکەوتن لەسەر موازنە حتا بابەتی جینۆساید و ئەنفال و ئەم شەهیدان ڕێکەوتن نامەی شنگار مادەی 140 هەموو ئەمانە لەو ڕێکەوتنا بوو کە ئێمەی کورد بەشداری ئەم حکوومەتەمان کرد یەک خاڵیشیان جێبەجێ نەکردووە هەبوایە دوای 6 مانگ یاسای نەوت و غاز دەرچوایە ئەوە حکوومەت کەمێکی ماوە تەواو ببێ
یاسای نەوت و غاز ئەسڵەن هەر ئەو لەسەر ئەوە ڕێناکەون 25 ملیار دۆلار زیانیان لە خۆیان داوە لەبەرەوەی هەرێمی کوردستان نەوت نەفرۆشیە. ئێستا دێ یاسای نەوت و غاز دەرەکە ینی بەڕاستی ڕوئیاکەیە ڕەبتی بە ڕوئیاکەوە هەیە ئەمە ڕەبتی بەوە نییە حکوومەتی هەرێم داهاتەکەی ناوخۆی نردیان نەی نرد 160 ملیارە یان 200 ملیارە یان تێچووی بەرمیلێک نەوت 16 دۆلار دیاری بکرا یان $10 بێ هیچ ڕەبتی بەمانەوە نییە مەخولە لە نێوان لەبەر ئەوەی تێچووی بەرمیلێ نەوت $6 بێ یان $16 بێ دەوڵەتی فیدراڵی عێراق 25 ملیار دۆلار زیان لە خۆی بدا مەسەلەکە ڕوئیاکەیە نایانەوێ هەرێمی کوردستان لەسەر پێی خۆی بوەستێ بچێتە ینی نەوتی خۆی بفرۆشێ ئەوە قانونی موازنە ئێمە لەسەری ڕێکەوتین هاتە پەرلەمانگەیە تەسوید ڕێکەوتین کە نرخی بەرمیلێک تێچووی نەوت و فرۆشتن و ئەوانەی بە $16 ڕێ بکەین بە ئاشکراوتیان ئێمە قبوڵ ناکەین بە شەرتێ بە ڕێکەوتن هاتەبوو کورد و هەموو لایەنەکان لەسەری ڕێکەوتن پرۆژەکە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە هات بۆ پەرلەمان کە نوێنەری هەموو فراکسیۆنەکان لە ئەنجومەنی وەزیرانی عێراقی هەموو حزبەکان هەیە و لەوێ دەنگیان بۆ داهات بۆ پەرلەمان کەچی پەشیمان بوونەوە بۆ ئەوەی هەرێمی کوردستان نەوت نەفرۆشێ ئەوە کەوتە ئەم وەرزی تەشریعیە بزان چۆنە بێت. دەستە خۆش زۆر سپاس دەکەم بەڕێز شوان کەلاری پەرلەمانتاری عێراق لە کەلارەوە ڕاستەوخۆ لەگەڵم بووی دەست خۆش.